ئایا حەقی دینەکانی تر حەقی نەتەوەکانی تر غەیری ئیسلام ئومەتەکانی تر بۆ نمونە جوولەکە گاور یان هەر کەسێ لە وڵاتی ئیسلامە ژیە ئایا حەقی نییە هیچ مافێکی نییە بژێ لە وڵاتی ئیسلامە نە وەڵڵا بە پێچەوانەوە شریعەتی ئیسلام ئەیان پارێزێ ئەمن و ئاسایشی ئەوان ئەپارێزێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێ کردووە کە ئەوان ئومەتێکن لەگەڵ مسلمانانە بە یەکەوە ئەژێن بەڵام هەرکێ دینی خۆی هەیە هەرکێ طقوسی خۆی هەیە حتا تەنانەت عیباداتەکانیان لە شریعەتی ئیسلامە منع نەکراوە کەنیسەیان هەیە هەر شتێکیان هەیە بۆ خۆیان کەنیسە و یعنی خۆیان بکەن لە شوێنی خۆیانە حتا تەنانەت لەسەر شریعەتەکەی خۆیان بۆیان هەیە مثلا ئەوان بەراز لای ئەوان حەڵاڵە بۆیان هەیە بخۆیان بەراز بەخێ بکەن و بیشی خۆن هیچ منعێک نییە عەرەق بۆیان هەیە دروستی کەن و بیخۆن بەس بە عەلەنینە کە تەئسیر لە مسلمانان بکە بە شێوەیەک کە لە بینی خۆیانە هیچ منعێکی تیان نییە شریعەتی ئیسلام ئەوەی منع نەکردووە و منعی نەکردووە تۆ لەگەڵیانە چاک بی و احترامیان بگری و ڕێزیان لێ بگری خوای تعالی لە قورئانی پیرۆزە لسورة ممتحنة آيات هشت بنص صريح أفرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خواه تعالى قد غتان لناك إيوة شاكب كان لقل كافر كان لقل غير دين كان بتايبت أوانيان كشرطان لقلانا كان هيج كيشي كان لقلتانا نية درتانيان نكردوا تعدان لتان نكردوا بخوتان شاكين لقلاب كان ئەوان هاوڵاتیەکن لە وڵاتی توێ ئەژێن وخوای تعالی دادوەرانی خۆشەوێ دادگەرانی خۆشەوێ پێی خۆشە خوای تعالی ئێوە چاکیان لەگەڵا بکەن بە ئەخلاقی جوان معاملەیان لەگەڵا بکەن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قتل نفسا معاهدا لم يرح رائحة الجنة وإن ريحها ليوجد من مسيرة 40 عاما كافر طبعا خۆشەویستەکانم سێ جۆرە کافرێک هەیە هەر لەگەڵ ئێمە لە وڵاتی ئێمە هاونیشتمانی لەگەڵ ئێمە ئەژێ هەر دینێکی هەیە کافرێکی تر هەیە هاتووە وەکو پەنابەرێک یان وەکو سەفیرێک یان وەکو تاجرێک یان هەر شتێکی تر ئەمانی پێدریا لەلایەن دەوڵەتمانەوە و بۆی هەیە لە وڵاتی ئێمە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە هیچ ئاژاوەیەک و کێشەیەکی لەگەڵمانە نییە ئەم دوو جۆرە هیچ مشکلەیەک ئەسڵەن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ دەستیان بۆ ببە تعدایان لێ بکە بۆنی بەهەشت ناکە ئەگەر چی بەهەشت چەندێک بۆنەکەی ئەڕوا لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە بۆنیشی ناکە ئەی کام کافرە کە ئێمە لەگەڵیانە ئەجەنگین ئەو کافرەیە کە لەگەڵمانە ئەجەنگێ ئەو کافرەیە کە تێ وڵاتەکەمان داگیرکە ئەوەیان پێوترێ کافری حربی هەر کەسێ بێ وڵاتت داگیرکە بجەنگێ لەگەڵتا والله مسلمانیش بێت و ئەبێ بەرامبەری بۆستیەوە مسلمانیش بێ یعنی کابرایەک بە ناوی مەسەن نەتەوایەتیەوە نەتەوە پەرستە بە ناوی تورکەوە بە ناوی عەرەبەوە بە ناوی فارسەوە تێ وڵاتمان داگیرکە تێ لە ماڵ و مناڵی خۆمان والله کوردیش بێ مسلمانێکی کوردیش بێ ئێمە نابێ پێی ڕازی بین یەکێ بێ ماڵەکەم داگیر کاو تعدام لێ بکاو واریداتم بخوا و ناو با ناو خۆشی بنا کوردیش من يعني چی سوودێکم لێ بینیوە ئەبێ دیفاع بکەم و بەرگری بکەم و دژی بۆستمەوە ئیتر ئەمە ئەگەر کافر بێ ئەولاتر غەیرە دین بێ ئەولاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان چاوی بە جەنازەیەکیان هێنا جەنازەیەکیان هەیە تەپەڕیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵساوەپا لەبەر جەنازەکە هەڵساوەپا وتیان ئەی پێغەمبەری خوا جوولەکەیە ئەی فەرمووی ئەی ئەمە نەفسی نییە ئینسان نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەردەمی هەڵسا حتا جەنازەکەیان لە چاو گوم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانەنشت حتى ئەم حەدیثە سهلی بنی حونەیف و قەیسی کوڕی سەعد لە جەنگی قادسیە لە ساڵی 15 ئەم حەدیثە ئەگێڕنەوە کە بۆ جەنازەیەک هەڵسان کە غەیرە دین بوو خەڵکەکە وتیان ئەی ئەوانە کافرن فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەی ئەمانەش مرۆڤن با کافریش بن تۆ ڕێزی لێگری ڕاستە تۆ نوێژی لەسەر ناکەی نابێت نوێژ لەسەر کافر بکەی چونکە ئەو نوێژە تایبەتە بۆ مسلمانان بەڵام ڕێزی لێگری و لە بەردەمی هەڵەسی کەوابوو لە ئیسلامە ڕێز لە غەیرە دین ئەگیرێ و ئەو ڕێزەشە مسلمانان
يعني معناه أوانية كتو أبي بيكك لأوان نا هر وكو ريز واحترامك كلبيني إيما أوانا هيا بلام تو شانازي بديني خوتو أكي لحموش تكاني دينك تو أبي شانازي بديني خوتو بكي وكو مسلمان حتى لغولاتي غير إسلامي شابجي تو أبي دين داريتي خود بكي جمعو جماعاتي خود بكي نيوجي خود بكي وشانازي شي بيوا بكي